من خەلیل ڕۆستەمینا خەڵکو دەگاوت زڵی ئی کاریچمە ساڵە 2024 وەش کردێ تقریبا ساڵە و مانگن تا بارو وەشم کردنە جەخوای بەزیا بۆ ئستیقبال جە خەڵکی حرفرە فرە بیەنچی کاریە ئینە دووەمین کارما ئەچی کاریە ئەچی دەربەنەکە وەشم کردن ئەوەڵدانم کە سەرە وەش کرد بە داربەس وێم گرد و کارەکان کردن وەسیلەم دان سەر ئانە کار و مەساڵح و ئی کاری بیان هەر وێم دان سەر وێم کارەکان کردن هەدەف چی کاری هەر بە زاڕۆیی من کولەن هەر وەشم چی کاری دەرو 20 ساڵان کار و ساخت و ساز و یانوشیوی کرد و وێم حەزش پە نەکەرێنی ئی کاریە هەر بە زاڕۆیی چۆ حەزش پە نەکەرێنی حەزکەرێنی ئەچی دەربەنە ئجراش کرد و پێی خەڵکی پیشوازی خەڵکی هەر بێحەد بیەن وێچم تەسەور نەکەرێنی ئی کارە وەزن جوابگوو بوو خەڵک حەزش پە نەکەرۆ یانە 90% شارەکە و ئێرانی وە زەنگ شاپەیدانە پەیامە شاپەیدانە حزوری دەستوەشی شاکردن کولەن ئستیقباڵێ فرە خاز بێ چی کاریە هەر ئی کاریچە بێن سەبەب و ئانەیە کە من چنها یاگیەوە پیشنەهادم بیان لوانە وەزن چنها دێهاتێ ئی کارمەکردن پێ یاگایە گەردشگەری لێ ڕستورانێنە و یاگایە کە وەزنە گەشتیار فرەت بیان چاگە وەشم کردن حتا بانەیچنە جەیاگێوەنە ئیجرام کردێنە وەڵا ئینەکە من وەشم کردن نەوەڵا نامێمان نەنیێنە نامێوە خاسێوە نیەنە شەباتێ بە یاگە خاسی نییە فقط ئی کارە شێوازی و هەوراماناتی من چێگەنە نیشانمدان ئەنا یاگێوە جیاوازە نیەنەکە شەباتش بوو وەڵا هەر بە تەوەنی ئیسفادەکردن هەر بە شێواز و قەدیمی کە بە تەوەنی ئیسفادەکرێنی بە چووە و سیمان تا حەدێ ئیسفا ماکردن بۆ نۆ مەستەحکەمیوە خەڵک چون فرە ملۆ سەرشا و وەڵایی عەرزم کردی دێ من ئی هەرمانێ چون وێم حەزش بە نەکەرێنی هەر بە زاڕوویی ئی کارمە ئجراکردن حەزکەرێنی یاگێوە پێسە ئێگەی نیشانەوە ئی خەڵکیشە دەو وەڵا دەی سەختا و ئینە تااقەتش گەرەکە پێ ئی کاریە تااقەتی فرەش گەرەکە پێسە کارایە تەری نییە چون تەحەمڵەوە بۆچی کاریە کە ئجراش کردی وەڵا هەمکاری پێ ئی کاریە ئەوەڵدانەکە کە وەشم کرد کولەن کە وێم بێنێ هەزینەش کولەن وێم بێنێ بەڵام پێی نەشا چنها برادرێ و کۆمەک شاکردن چند دەرسەدێەوە جەهەزینەکە شاگەڵنانەوە پێم وەزن هەر هەم وڵاتی وێ مامینێ چێ کۆمەک شاکردنە یادە شادانە ئێتە ئەسڵی کاریەکەش هەر کولەن وێم بێنێ پێ ئی کاری چە کە ئینەچما چێگەنە نیارێ من وێم شەخسەن فرەگێڵانی شوۆنە خەڵکیرێ کە بەیە چێگەنە چی ورەشە وەختە زانام چێگەنە خەڵکم فرە مردو حیف بێ ئەباسە چۆڵ بوو مدەتێەوە یەگە چۆڵ بێ کەسی سفاش نەکەری وێم شخصەن واچنی بە خەڵکی لودێ چاچی ورەش دێ کەس نامە من وێچم وەختم نەبێ متاسفانە ئەیتە وەڵا وەختم گیرامە و وێ مامانی یەگە چیوەکەم نیارێ کەرەسە وەڵا دوش بکن بس عایش کرده این نشان پێشوازی پێی ئی غەزاوچیویچە ئی غەزا سنەتیە چای زوخاڵیچە دەسەکەمشی ئینەیە نەبێ کولەن ئستقباڵی فرەخاس شەنەکریەوە هەر کەسیش زان و کە ئینە کار و منە
هەر بۆ نەخاترە و اینەیە کە ئینە وەشکردن مێ چاگەنێ ئینشاءالله ئینە فکرشنێ ئایندنێ نقطەیەوەمان انتخاب کردنێ چینە خاستەر و فراتر چینەیە سفارش کردم ئینشاءالله چاگەنە نیشانەوە خەڵکی دێمێ ئی کارە شێواز وەراماناتی نوع و دیوارکردە و منتەقە وەراماناتین من چێگەنە گرد ئوسوڵەکان ڕعایەت کردینی بە گرد نوعایرە من کارەکەمکردن ڕعایەت و ئوسوڵ و هەوراماناتی ئەنجامدان ئینە کە وەشم کردن ئی دێهاتێ هەر پێسە دێهاتی گەورەی مزگی و مەدرسە شەنەن ئارامگا و مەلا حەسەن و دزڵی کە فرۆ کەسی مەشناسۆش حەسکەرینی ئەچێگەنە من ئارامگا و مەلا حەسەنی و مەدرسەکەی کەرو بەنامی مەلا حەسەنی وەکە شاعرە گەورە بیەن چێگەنە بشناسوش بە خەڵکی سەختی کاریچە کۆچون فەسڵە و پاییزی بێ فرە سرد بێ فرە وەختە هەر بە مترە ئامانە بخصوص و سەری نەشا هەر کولەن بە متر ئامانی نەمەکرد برادەرە لاوێ ماپەئینەیە بە ماشین و وێش ئاردەناش و بەردەناشە و بەیانی وێرەگا ئی کاری ئی سەختیە ئی سەرداسۆڵە نەبێن باعیس وانە کە من ئی کاریە تەرک کرد و هەر بۆنە وەشەویسی کارەکە و وێمە و شێواز و نوع و هەورامانی ئەچێگەنە حەزم کردن چێگەنە ئێجراش کرد و نەبێن باعیس وانە کە دەست و کارەکەی بازوو فانە فرە و خانەوادا ئەچی کاریە مەزەن ڕعایەتش شەوە مەکەرە گەورە و وچک لە ملە و سەر و ئییانە ڕعایەتش مەکەر و جە لە حەز و محکەمکاریوە کە محکەمێنێ بەڵام نەلای سەرشا وەشتەرا سەر و ئی کاریە خولاسە پێ ڕوە دووەڕوویکی کارە وەش نەبیەن حەسکەر و فەزەن چەندها ساڵێ چێگەنە ئی کارە منەوێ حتا ڕواایە هەنا ئینشاءڵڵا هەر کارە شابی خراپیای شابی نانا خزمەتشانە وەشا کردووە وەشی ئی هەرمانێ ئانێنە کە وەزەن بەی وەرشە تەماشە شاکەری عکسوچی و شەنەگیری فیلمش شەنەگیری تەماشە شاکەری نەلی سەرشا خاستەرە تا ناڕەحەتی فرەم کێشتن چی کاریە سەختی فرەم کێشتن حەسکەر و داواکارنا جە خەڵکی تا حەدە ئیمکان ئینیشا ڕعایەت کەرە و کە نەلا سەرشا هەر وەشیش ئانەنە کە تەماشە شاکەرینە و عکس و فیلموچی و شاچەنەگیری من دەستوەشی کرد و جە خەڵک و دەگا و وێمە تا حەدە ئیمکان کۆمەک و من شاکردن بە هەر شێوازێ بیە بوو حتا دەست بەسکردە و بێ قەزایەش بیە بوو هەر پێ من دڵگەرمیە بیەن کە ئێدامۆی کاریمەدان مەمنون هەنا جە خەڵک و دەگا و دزەڵی